سڵاتان لەبێ بەڕێزان لە بەرنامەی هەفتانەوە لەگەڵتانم. بەرنامەی هەفتانەیەم جارە کۆمەڵێک بابەتی لەخۆ گرتووە لە شارە جیاوازەکانی کوردستان کە هونەری تایبەت و داهێنانی جیاواز لە ڕێگەی بەرنامەکەەوە دەخینەڕ. هونەرمەندێکی گەنجی شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان کارگەیەکی دروستکردنی ئامێری میوزیکی کوردی داناوە. هونەرمەندێک لە شاری سلێمانی بەهۆی خۆشەویستی بۆ جلوبەرگی کوردی دیزاینێکی تایبەت بە جلوبەرگی کوردی دروست دەکات. گەنجێک لە ڕانیە لە ڕێگەی پرۆژێکی کارەوە دەرفەتی کاری بۆ 350 ئافرەت ڕەخساندووە. هونەرمەندێک لە شاری سلێمانی بەهۆی خۆشەویستی بۆ جلوبەرگی کوردی جیاواز لە پیشەکەی خۆی دیزاینی جلوبەرگی کوردی دەکات. ئەو سەرجەم و دیزاین و نەخشانەی کە لەسەر جلەکانیش دروستی دەکات بە کاری دەستی و بە شێوازی ڕەسەن و کۆن دەیکات. ئامانجیشی ئەوەیە کە براندێکی تایبەت بە جلوبەرگی کوردی دروست بکات و بۆ وڵاتانی دەرەوشی بنێرێت و جلوبەرگی کوردی بە وڵاتانی دەرەوە بناسێنێت. من نسار ئەمینا خام دیزاینی جلی کوردی ئەەکەم. کۆلێژی هونەرم تەواو کردووە بەشی پەروەردەی بنەڕەت. هەر لە مناڵی خولیای ئیشی دەست بووم کاتێکە مامۆستا پێ ئەوەتی وێنەیە شتێ بکێشن. من زیاتر احتیماممە بە جلە کوردیەکەی ئەو کەسی کە ئەم کێشا خاستان کاتی کە نەورۆز و شتە بووان و ڕسمی نەورۆزمان بۆ دروستکەن زیاتر نەخشم لە جلە کوردیەکە ئاکرد گوڵ و گەڵاو و عنی شتم تیا ئاکرد وردەکاریم زۆر لە جلەکانە ئاکرد. تقریبا بۆ 2 ساڵە زۆر مۆدەی سەڵتەیە زۆر خواستی لەسرە. اینجا من سەڵتەکان دەیمە ئەبێت تەنسیقی ئەلوانەکان بکەم. یەکەم جار ئەهێنم ئەو شتێکی ئەمەوێت ئەی خەمەسەری هەمووشی بە هەندەسیانە من ئیشەکەم، یعنی هەڕەمەکی ناتوانم ئیشکەم، هەمووی بە هەندەسیانە قیاسی ئەەکەم و اینجا چنینەکەی لەسەر ئەەکەم. من هەموو هەدەفێکم ئەوەیە کە کللتوری کوردی بناسێنم بە وڵاتانی کە نەک هەریعنی لە کوردستانیان چوار دەوری کوردستان بمێنێتەوانێ نەخێر. من حەزەکەم ئەوروپیەکان ئیشمان بزانن بەعام یعنی ئەوروپا هەمووی بزانێت کە ئێمە کللتوری خۆمان هەیە، خاوەن جلوبەرگی ڕەسەنی خۆمانین، هەموو نەتەوەیەکیش بە جلوبەرگەکەی ئەناسێتەوە تەواان. مامۆستایەک لە هەڵەبجە جگە لە کارەکەی خۆی لە بواری جوانکاری و کاری دەستی و ڕازاندنەوە لە ڕێگەی بەکارهێنانی کەلوپەلی فرێدرا و کاری کردووە تا ئێستاش توانیوێتی چەندین بابەتی جوانکاری و کاری دەستی جوانی نێوماڵەکان دروست بکات و لە کارەکەشی هەر بەردەوامە.
پیشانی منش ئێستا هەمووی هوەرن گەر بێت و هوەر لە ژینانە بێ ئیتر ژیان بەشێکی ڕەش و سەرەپایەکی زۆر سادە ئەبێت ئەبێ بە هوەرەوە کارانە جوانکەین بەڕاستی لەگەڵ ئەمەشە ئەگەر بتوانی بیر و خەیاڵ و ئەندێشەی تێکەڵکەی هەمیشە کارەکان ناوازە ئەبن ماڵێک کە تۆ تیایدا ئەژی پێویستی بەوە هەیە کە تۆ ڕەنگاڵەیی تێدا بێت بەجینا مشتەکانمان بەسپی و بەڕەش ڕەنگە ئەمە جوانی خۆیانەیە بەڵام هەموو سەراپای واتان نابەخشێ بە مرۆڤەکان لەگەڵەوەی دائەنیشم کە من ساڵانێکی شەشی ئەروتێکس ئەنووسم یان لەگەڵ دەقیقا شتی جوانێ بە مێشمە لەگەڵ ما تێکەڵ یەکەم وابەستیان ئەەکەم کارێک جاری وای لە تێکسی شعرا کاتژمێریش تێخم بەڕاستی کەمە ئەزمون گەلێک بۆ ڕابردوو بۆ ئێستا بۆ داهاتوش و ئەمانە من ئەو مادانە بە دوایان ناگەڕاوم هەمیشە بەڵام ویستومە ئەزمون لە چی وەربگرم لەو شتانی کە بەزایح نەچن هەمیشە لەو بارەی کە خۆشم مامۆسای زانستم کەیدا دووبارە بەکارهێنانی مادەکانمان هەیە کۆمەڵێ دەرس هەمیشە ویستومانەکە کۆمەڵێک مادەی لە سوشتا بەزایح نەچن بتوانین ژنگەشی لەگەڵا پاکەینەوە کە ئێمە ئەتوانین بەردەوام کە ئێستا بەداخەو لە وڵاتی ئێمە ڕیسایکلینێکی وانی ئەمە بتوانین ئەوانی کە ڕۆژانە مرۆڤگەل بەکارهێنیان خەڵکی بەکارهێنن ببرێ لێ دروستێتەوە وڵاتانی کەی ئەخوازم ئینشاءڵڵا لە ئایندەدا وڵاتی ئێمە بگاتە ئاستێکە ئیتر مرۆڤەکانی خۆی بتوان خۆیان خاوەنی و بەرهێمن. کاتژمێرانی ئێستا من دەسماوەتێ بیان خۆش دێن بەدەست ئەتوانم لە ماڵەوە دانیشم ناتوانم لە ماڵەوە کوورێک دروستکەم و بینێرم بۆ شوێنێک ئەمە زۆربەی کات ئیتر من دائەنیشم لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێی پەیجە ئەوروپیەکانیشەوە من زانیاری وەرگرتەوە خۆشم شدێ بە مێشکمە لەو مەوادانی کە ڕۆژانە بە دوایان ئاگەڕێم ڕۆژانە سمار شوێنیم بە دوای مەوادێک ئاگەڕێم بتوانم جوانترین شتی لە دروستکەم بۆی بینەرێکم یا تەڵەبکارێکم سوودی لێوە بێ و بە جوان بێ بەلایەوە. مادەی تەختە و شوشە و ئاسن و پلاستیک و ئاوێنە و حەبل و گوریس و ئیتر کۆمەڵێک ئەو وەسایلانی کە پێیان هەڵەبەسم هەمیشە من لە سوودم وەرگتووە لە دووبارە بەکارهێنانەوەی مادەکان کۆمەڵێکشت بەسەر ئەچێ مەسەلەن کاتژمێری کۆنیشەیە من پارچەی وردی لێوەرەگرم و دیزایانی کۆن هەیە تحوکی کۆن هەیە وەزائیدەن ئەوە کۆمەڵێک ئامیر وەسایلی سادەم بەدەستەوەی ڕۆژانە من لە تەختە لە دار کە ئەچم سەفەرێکم سەیرانێکم لە شوێنێکا ببینم لە قەدرەختێکی جوان هەیە هەوڵ ئەدەم بەپی پێویست بەکاری بهێنم لێرە بتوان من کاتژمێرێکی جوانیا دیزایینێکی یان تحفەیەکی ناسک و جوانی پێ دروستکەم. تازە هاوسەرگیریان کرد و دوێنێ هات مەلام بۆ دوکان وتی حەز ئەەکەین ئەم گوڵەش خۆیان بۆیان هێناوم گوڵی چەپە گوڵی هاوسەرگیریان بۆ ئەڵبەتەوە ڕۆژی ئەڵقەیان گۆڕیوێتەوە خاتو نەفەوتی حەز ناکەم ئەم فەوتێتوانی بۆ پێ بەکارێکی جوان مامۆسا لە خزمەتانە منیش هاتم لێرە ئەم چوارچێ جوانم بە شوشۆ بۆ دیزاین کردوون گوڵەکانیشان پارێزا و ڕسمی هاوسەرگیریشیان هێناوە لێرە ئەبێتە ئەزمونێک یان ئەتوانم لەم ئەرشیکە بۆ خۆیان خەدیجە حەسان ئافرەتێکی خەڵکی زاخۆیەوە ماوەی 29 ساڵە لە زاخۆ کاری فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکانی شیرەمەنی دەکات. ئەگەر چی و ئافرەتە ئێستا چۆتە تەمەنەوە بەڵام بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی هەر لە کارەکەی بەردەوامە. يشتغلوا بازاني شي أبجنوتو دوي حتى في قابي از في كاريت كم المالا خدا وخدي تعبه قل تعبه ما عندنا وكل عندنا هيفين كلنا ده ساعات يازده نيفي ربا بكد مجاميدان مالي دا وسحاري القلبان قاملاي نيفيجت كم أستينم فيدي
وقتی همش چیایی هاتی نوتو ایکی همش ترکا هاتی ما دزاویت بیشولی ما بو عیال خاکر عیال مهیل بی ظلام من پیشمرگه بی اش حق ما در ند کد ام پنیری چید کن پنیری تر جاجی ام چید کن لورکی ام چید کن ماستی ام چید کن سپلی ام چید کن قیماغه همه بتشتی حساس بیادیه تر ماسته و بجا گل تشتن اوش نوتو دو از وی شولید کم مسي معميلي شيدي بهاي سي مال انا شيدي كاسيدي دايما اللي اول شيء بت اجي قانع قال عالم جي راضينا معميلي ما ابي سرباختي ميسلو بغداد وهوليري ودهوجي وشولت كن وقتی چن مهوانیا تلفنام كن خالد لگن اگلاو چی کمی چن مهوانیا ماست هندی لاوه از بوا چید کم طلبیاتی و این تشتری کسی دنو داری؟ نه مطعم تاهنا مطعم خودی مطعم حمیدیه دوی بیلادینه خودی دیو ظروفیه دیو وقتیه بهارا شیر گله ارزانه اما ماستی ارزان کن قابد به پاییز شیر کمد به حمد ما گراند بود نخو هاجوی قابل به گله شیر باشه پچو پچ ارزاند بود امجی ماستی ارزان به قابل گله ضعیفه دایم برای گله مطعمات برین ویگا وی اواش شر دعشی وره روز بروزی چول نزدت بود. گەنجێک لە ڕانیا لە ڕێگەی پرۆژەیەکەوە دەرفەتی کاری بۆ 350 ئافرەت ڕەخساندووە کە دروستکردن و دانانی کارگەکی نانی تیریە. ئەو گەنجە سەرەتا پرۆژەکەی بچووک بووە دواتر پرۆژەکەی گەورەتر و بەرفراوانتر کردوتەوە. ئەو ئافرەتانە ڕۆژانە 25,000 نان دروست دەکەن واروها بۆ شارەکانی دیکەی کوردستانیشی دەنێرن بۆ دوهۆک و سلێمانی و هەولێر و تەنانەت ساڵی پاریش بۆ دەرەوەی کوردستانیشیان ناردووە. ئەمەش وای کردووە کە ئافرەتان بتوانن لەسەر دەستی خۆیان بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. ئێمە لە ساڵی 2015 دوای ئەوەی کوردستان تووشی شەڕی نەگریسی داعش بوو ئیدی خەڵکە کە کەوتە بارودۆخێکی ناخۆشەوە بۆ خەڵکێکی زۆر پێویستیی بە هەلی کار هەبوو بەڵام بیرمان دەکردەوە چۆن کار بکەین و چۆن بتوانین یارمەتی خەڵک بدەینەوە ئەو بارگرانیە لەسەر شانی حکوومەت لابدەین توانیمان لە ساڵی 2018 ڕێژەکە بگەینین بۆ 140 کرێکار زیاتر و دواتر هەر بەردەوام بووین ئیدی بە پێی خواستی خەڵکیش کە نانەکەمان باش بوو لە بازاردا چکە نانەکەی ئێمە بێ سۆدە و خۆمرە و بێ هیچ دەرمانێک بەکاردێت تەنها ئارد و ئاو تێکەڵیەتر دەکرێت لەگەڵ خۆی هیچ شتێکیکەنا کە خواستێکی زۆر زیاتر خەڵکی لەسەر دروست بوو و ئێمەش زیاتر خەڵک پێویستی پێمان بوو لەخوا بە زیاد بێ ئێستا ئێمە نزیک بووینەتەوە لە 350 خانم کە ڕۆژانە کار دەکات و بەرهەمهێنانی ڕۆژانەشمان زیاتر لە 25,000 نان بۆ شارەکانی دوهۆک و کەرکووک و سلێمانی و هەولێر بەگشتی دەینێرین بە ئەو شارانەوە جگە لە هەتا بەغداش دەڕۆی بەڵام بە ڕێژەیەکی کەمتر وەنانیشمان ڕۆژانە بە پێی پێویست دەنێرین بە وڵاتانی دەرەوە بەڵام لەوەتای تووشی کۆڕۆنا هاتوین کەمترە لە چند ساڵانی پێشەوە. کۆی گشتیەوە 21 مەخزنمان هەیە وەکو گوتیشم دابش بووینە بەسەر کۆمەڵی خانمدا مەسەڵەن هەر لێرە تقریبا 34 خانم ئیش دەکات لە شوێنی کە 20 لە شوێنێک 15 لە شوێنی 10 بەڵام بە پێی پێویستی خەڵکەکە ئێمە مەخزنەکانمان زیاد کردن بە پێی ناوچە هەژارنشینەکانی زیاتر برەومان پێدا
بەڵام لەبەرەوەی داهاتی پرۆژەکەمان زیاتر بۆ خەڵکی فەقیر و هەژارە و بۆ پەککەوتێ و بۆ ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ یارمەتی ئەوانە دێن وە لە هەمان کاتدا ئافرەتمان هەبوو بە سوتاوە بە هەمان شێوە ئیجازەمان دا و تا کاتی چاکبوونەوەی ئێمە پارەی خۆمانمان بۆ سەرف کردە. تاپۆلی دوازدەم خوێندووە دوازدەم تەواو کرد لە دوای کە دوازدەم تەواو کرد زاواجم کرد لە دوای زاواجی دەستم پێکرد نزیک 5 ساڵە زاواجم کردووە 2 ساڵ و نیوە لێرە ئیش دەکەم بەیانیان سەعات 6 دەرگای دەکەینەوە ئافرەتەکانیان ئافرەتی ماڵ تێدا خوێندکاری تێدایە تەواوی کردو تێدایە کچی تێدایە بۆ ئافرەتی ماڵ و منداڵی تێدایە هەموو نەحێکی تێدایە دەست بە نانکردن دەکەین بەپێی کاتی خۆمان پێی توانای خۆمان چەندی بکەین مەسموحین بەپێی توانای خۆمان پێی تاقەی کەسەکە دەتوانێت لە 250 150 بەپێی توانای خۆی ئەگەر ئیشی نەبێت دەتوانێت بیکات و ئەوانەی کە ئیشیان هەیە دانی بەیانیاندا دەنیشن 100 دەکەن 150 ئاوە بەپێی توانای خۆیان و داهاتیشیان بەپێی نانکردنەکە چەندت نام بکەی 200 بکەی 20000 150 15 بەپێی توانای خۆت. لەبەر شتێکی خوایش لە هەر مەغزنێش لە سەتادا لە ڕاهی خوا لە بەشی خوا دەبەخشن نەک لە بەشی خۆمان یعنی توانیمانەبەوە لە سەرەتای دەستپێکردنیشمانەوە خەڵکی دەڤەری ڕاپەڕن هەموو ئەو دەزانێت لە سەتادا دەبەخشین لە هەر مەغزنەی ئێستا بنمونەکە مەغزنمان گەشتۆتە 120 ئێمە لە 200 دەبەخشین یعنی لە 200 ومێدی شم هەیە زیاتر بین ئینشاءالله و زیاتر هاوکاری خەڵک بکەین. نەجات هەنارە گەنجێکی هونەرمەندی خەڵکی شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو لەگەڵ ئەوەی کە میوزیکژنێکی بەتوانایە کارگەیەکی دروستکردنی ئامێری میوزیکی کوردی داناوە هەرخۆی بەدەست سەرجەم ئامێرەکان دروست دەکات لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشوازێکی باش لە کارەکانی کراوە. چند ترکیب داریم پیش دانه راستن هم دانه اوی دا سوی دستگاهی هم خورد کرد سعی خورده بید پاشی که خورد بود بعد دستگاه اول زاویه خود دید که سر کاسید از نجات هناره از او که خود جواد هناره هم خدانه کارگاهی نه کارگاه سازسازی و هناره نیزکی 4 الی 5 ساله محشوله دست بکریه هم سازا دیوان آن بیجنی سازا باغلاما هم وی سازی چید کن 4 حتی 5 سال هم فعال میشوله دا سازی چجور هم نکن بیشن روزه که دام سازه که خلاص کن مثلا هم کاسا سازی چید کن دبی او کاسا روزه که ببینی حتی 8 دبی پاش روزه دیم شولی سد کن ولی هم جی دینن چند کاسا گلی شولی آن دیگن پاش روزه دی چند کاس که سازی دینن گلی دستکیان لیدن صحفیان روزه دو لیدن حقیقت سری حساب که روزه ویگوی کیمن بلکه جمعی حساب که روزی 2 ساعت چید بید ساز که حتی 2 ساعت چید بید باشه که من صفحش برید صفحش دید که تجیخو مرحله اولی سازی اونه ده صفحه و کاسه و دسته پاشی جا شوله ظریف هم کن اونه فرهنده دارن تمیز دارن دسته خوصه که کهیتی رکیب که دسته دوم ببینن شوله ظریف تی نکرن در چی کار
آنتین وصل بین سیمگیرا سازی وصل بید پاش پلیستر دبید جلای خود که رنگی داری دیوار کفه سیمو گوشی آنت کنه ساز حاضر دبید لیدم بازار هیا مثلا دکانی که سازات فروشن هیچ جا سفارش مدخوازن هم قیمتی که باش قیمت دیدن هم که آوش بکار بدن دست مشتری ولی سازی مجی بخاطر مشتری هست بوی مثلا سازای بود شکه باش بید قیمتی مختلف محله آنی هم یه ارزان هنه یه متوسط هنه یه بخواشه هنه لاماوی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.